الحمد لله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. برای مسلمان خوشی مسلمان هیچ کاتێک لە هیچ بەڵام مصیبەتێک بێ ئومێد مەبە لە ڕەحمی خوا. بیرکەوە لە حاڵی زەکەریا عەلەیهی السەلام أي پەروەردگار من بێ ئومێد نیم لە ڕەحمەتی تۆ. رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك ربي شقيا. أي پەروەردگار سەرەڕای ئەو هەموو بەساڵاتچوویی و پیرێتیم لاوازی و بێتواناییم کە تەمەنی من تەمەنی ئەوە نییە مناڵم ببێت لە خێزانم عليه الصلاة والسلام أو ناوە هەر نەبووە یەکەم جارە کە ئەو ناوە لە مرۆڤ بنرێت. وەی خۆی پەروەردگار کاتێکە زەکەریا لە خوا دەپاڕێتەوە و بە پەروەردگاری دەفەرمێ من بە ڕەحمی تۆ زۆر دڵشادم و بێ ئومێد نیم لە ڕەحمی تۆ، خۆی پەروەردگار ڕەحمی پێ دەکا و مناڵی ساڵحی بەنسیب دەکا و لە هەر کێشە و گرفت و ناڕەحەتیەکدان هیچ کاتێک هەرچەندە دەرگاکانی وەکو ئەسبابیش داخرابن دائیمەن وابزانە کە دەرگا فەرمی من خەمی وەڵامدانەوەم نییە، بەڵکو خەمی دوعامە. ئەگەر من بتوانم دوعا بکەم چالاک بم زۆر دوعا بکەم و لەخوا بپاڕێمەوە، من دڵنیام کە خوای گەورە وعدی خۆی بەجێ دەگەیەنێت و خوای پەروەردگار وەڵامی داواکاریەکەم دەداتەوە. بۆی بەڕێزان با هەمومان دائما نتضرع إلى الله، نلجأ إلى الله، ندعو الله ونسأل الله ونلح عليه في الدعاء. با زۆر لێی بپاڕینەوە، زۆر داوای لێ بکەین، زۆر هانای بۆ بەرین بۆ هەموو گیر و گرفتێک کێشە و مەشاکلێکی بچووک و گەورەمان هەر شتێک بێت هانا بۆ خوا بەرە. سێمیشان وەڵامت دەداتەوە، چوارەم لە بەڵام موسیبەت ڕزگارت دەکات. قەت بێ ئومێد مەبە، خوایەکت هەیە ئەرحەم الراحیمینە. ئەی خۆی پەروەردگار بخاتی ناو جوانەکانت، صفاتە بەرزەکانت لەو شوێنە مبارەکە لە حرەمەکەی خۆت لە مەسجد الحرام لێت دەپاڕینەوە و داوا لێ دەکەین کێشە و گرفتی تێگڕای موسڵمانان حەلکەیت، لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک ئێمەش ئەوانش ڕزگارکەیت، ئەوەی کە خۆت پێت خۆشە و بەرژەوەندی دین و دنیای ئێمە و موسڵمانانی تێدایە بەنسیبمانکەی، ئەوەی کە لە زەرەری ئێمە موسڵمانانە لێمان بەدوورکەی. ئامین والحەمد لله والصلاة والسلام.